ئێستا بێگومان نەزانن زۆرێک لە کەسەکان ئیتر خەریکی ئامادەکارین بۆ جژنی نەورۆز، سەرقاڵی بازار ڕۆشتن و جلکڕین و جلدورین و هەروەها ئەم فترێ چونکە کەش و هەوا زۆر خۆش بوو زۆرێک لە کەسەکان ئەبینێ هەوڵەیەن سەیران ڕێک بخەن بێگومان بڕێکی زۆر خواردن ئەبەن باکی بنزینە کە سەرفکرێ لەم ڕێگەیە و هەمووشی لە ڕووی باڵی خەرجی و گۆڕانکاری ئەهێنێت بەسەر خەرجیەکانە و بەتایبەت بەسەر گرفانی هاوڵاتیانە دوای ئەوەش کە بێگومان نەزان مانگی پیرۆزی ڕەمەزانە کە زۆرێک لە کەسەکان هەوڵەیەن ئازوقە لە ماڵەکەیە زۆر بێت هەر بۆیە خواردن زۆر ئەکڕن و لە ئێستاشە ئەبینین لە بازار کۆمەڵک لە نۆبەری خواردنەکان و سۆزەواتەکان هاتووە سەرکۆ کە ئەمڕۆ هاوڕێیان باسییان ئەکرد بۆ نمونەیە هەڵوژە گەیشتۆتە کیلۆی 250,000 بریان دڵی نایە بیخواست و بێگومان ئەمانە هەمووی کارەکاتە سەرەوەی کە هاوڵاتیان جارێکی تربی لەوە بکەنەوە بەپێی ئەم موچە کە ئەم مانگە وەرمگر چۆن خەرجی بکەم ئێمە لە تەوەری ئەم بەشما قساکەن لەسەر ئەم چۆن خەرجکردنا لەسەرەوەی کە ئێوە هیچ گرفتێکتان ئینشەڵڵا بۆ دروست نەبێت و فریای ئەوە بکەون کە لەگەڵ گۆڕانکاریەکانە خۆتان ڕێک بخەن بەتایبەت گرفانتان ڕێک بخەن بەوەی کە لەسەر ئەم تەوەرە بەدوێ میواندارەتی بەڕاست دکتۆر خالید حەیدەرمان کردووە بە ڕێزیان پسپۆڕی ئابوورین دکتۆر خالید سڵاوە لێوێ زۆر زۆر دکتۆر ئێستا کۆمەڵێک لە نۆبەرەکان هاتووە من باسم کردم هەڵوژە بەخۆبنیام بەڕاستی معاشەکە هەندێک کەس لەوانێ معاشی هەرەوە نەبێ دکتۆر ئەم گۆڕانکاریانە تا ڕادەی گران بوونی بازار ئەوە تۆ نەورۆز لەڕایە ئەمانی چۆن لە ڕێی ئابووری خۆمانی بە حازرکەین زۆر ڕاستە سەرەتا بە ناوی خۆی بەخشندە مهرەبان بەینی تەماشاجارێکی تر خۆی ئەوەی کە فەرمووتان جەنابتان زۆر ڕاستن ینی ئەم بابەتی هەڵوژە یاخود هەر بابەتێکی تر بێ کە لەم دۆخ و حاڵەتە بێ چێتە بواری جوانکاریە بێت چێتە بواری کەمالیات شتەکانەوەی کە زەرور نین گرنگ نین بەڕاستی بنەمایەک هەیە بۆ دابشکردنی ئەو بڕەپارەیە کە خێزان دەسیەکەوێ یاخود تاکێک دەسێکەوێ 50 بە 30 بە 20 کە کۆکەی ئەبێتە لە سەتاسەتی ئەو بڕەپارەی کە دەسیەکەوێ 50 بۆ تەبانەوە لە حاڵەتێکە پارەکە بەشی ئەو بابەتانە بکات 50 بۆ بابەتە زەروریەکانن خواردەمەنیە هات شۆکردنە ئیتر کۆمەڵک شتەیە کە زۆر زەرورین ئەبێ مانگانە ئەو ئەم بابەتانە ئەم پێداویستانە پڕ بکرێنەوە مانگانە وجودیان هەیە بوونیان هەیە لە سەتا سیەکە تا ڕادەیەک وەکو گرنگی کەمترە ئەچێتە بواری چاکردن یعنی پیاوترێت تەحسینکردن چاکردنی دۆخەکە ئەگەر مەجال هەبوون ینی بەنمونە من ئەمەوێ کورسێکی تازە بکڕم بۆ ژوورەکە ئەمەوێ تەلڤیزیۆنەکەم کۆن بووە شکاوە تەلڤیزیۆنێکی تازە بکڕم یان کۆمەڵێک شت ئەوەیە کە ژیان پێی باشتر بڕوە لە سەتا 20ەکەش ئەمێنێتەوە بۆەوەی ینی ئەگەر ئینسان بیر بکاتەوەی کە بڕێکی پارە جیا بکاتەوە بۆ یەدەک بۆ احتیات لەوانەیە کتوپڕ خوانەخواستە تووشی حاڵەتێک بێ بڕێکی پاری جیا کردی بێتەوە بۆ ئەو حاڵەتەوە بۆ شتێکە کتوپڕ ڕوو بدات بڵێ باشە ئایا لێرە پێش ئەوەی پارەکە دابش بکەین بزانین پارەکە بەشی ئەم شێوازەکە ئەم 50 بە 30 بە 20 نەخێر ئەوەی کە ئەگوزەری ئێستا لە عێراق و لە هەرێمی کوردستانیش تاکی کوردستانی تاکی عێراقی ئەو بڕەپاری نییە کە بەو شێوازەکە زانستیانە دابش کراوە بیکەن بەڕاستی ئەگەر بینە سەر ڕێژەی هەژاری لە عێراق ئەوانەی کە لەژێر هێڵی هەژارین ئەڵێن تقریبا لە 125 یەک لەسەر چواری عێراقیەکان هەژارن یاخود لەژێر هێڵی هەژارین ئەمە وانیەکە کە ئەوەی کە ماوە ئەوەی کە سێڕبعکەی تری ماوە کە سێ لەسەر چواری دانیشتوانی تر معنەی نییە ئەوە دۆخیان باشە یان یەکێک لە ئەو بابەتانەی کە بڵاوکراوەکان کە دابەشی کۆمەڵگەی عێراقیەکە بە کوردستانی خۆشمانەوە 180 خەڵک داهاتی سنووردارە تەنها 120 خەڵک داهاتێکی ئاسایی هەیە یاخود لە ئەوەی کە لە پڕکردنەوەی زەروریات زیاترە ئەوەی کە بتوانێت جگە لە زەروریات ئەوانە کەشتی زەرورن زیاتر شت دابین بکە بۆ ژیانی ڕۆژانەی خۆی لە 120 واتە 180 ئەم یاسایە ئەو یاخود ئەو بنەمای لەسەر تطبیق نابێ 50 بە 30 بە 20 بۆ لەبەرەوە ئیمکانیەت و توانەکەی ئەوەندە نییە یعنی وەرە جەنابەت ئەو 250,000 کە باستان کرد واز بێنە لەو بڕەپارە و سعری کە زۆر نائاساییە کەسێک کە 500,000 دینار موچەی هەبێت چۆن دابەشی بکات بەڕاستی بە هیچ شێوەیەک بەشی ئەوەی ناکە کە
ضرورياتی خۆی پڕ بکاتەوە دوای بچێت بۆ شتێک ناوی نازەروریات بە یاخود کەمالیات بێ بۆ لەبەرەوەی ئەو بڕەپارەیە ئەگەر بێتە سەر 3-4 کیلۆ گۆشت بکڕێ برنج بکڕە نازم چی بکڕە بەدەر لەوەی کە ئەبێ کرێچی نەبێ لەبەرەوە گەر کرێچی بێ وەی بە حاڵی بەڕاستی بۆیە ئەو 500,000 کە تەسەوڕەکەم ئێستا زۆرینەی فەرمانبەران لەو ئاستان 500 بۆ 600 بۆ 700,000 دینار بۆیە ئەو بڕەپارەیە بەشی ئەو پڕکردنەوە ئەو هەموو پێداویستە ناکات بۆیە بە هیچ شێوەیەک با بیر لە کڕینی بابەتی 250,000 دیناری نەکەین کەواتەمە پەیوەستە بە هەمومانەوە کە بتوانی چۆن ئەو پارەی هەمانە ڕۆژانە خەرجیەکەین بۆ چۆن بەپی پێویست خەرجیەکەین لەم نێوەندایە بەر لەوەی کە بەڕێستان وەڵام بێتەوە ڕاپرسیەکمان هەیە هاوڵاتیان بابزانین تا چەند بەپی پێویستەکانەکڕن لە ناو بازاڕە بەیەکەوە بینەریە بین بابزانین ئەوان بۆ چوونیان چیە فەرموو. تا چەندە زیادەڕەوی ناکەیت لە کڕینی پێداویستەکانی ڕۆژانەتە؟ وڵی بەڕێی من چیت پێویستە بۆ ئەو ڕۆژە یا بۆ ئەو ڕۆژە بۆ بەیانێکی یعنی بۆ مدەیەکی زۆر کەم ئەو بکڕی هیوا هەیە چێ ئەو شتانی کە ئیکرێ بەشی مانگ و دوو مانگ تیاتی ئەکسپایرە بێ ئەوەنگە بکڕە کە بەکاری بێنی تیاتی ئەوەنە ئەکرێ کە زۆر لەوە زیاترە کە پێداویستەکەیەتی کە ئەمەش دەسیرە کاتە سەر بازار ئەگەر هەموو خەڵکە ئەبوو ڕێچکە بڕۆن وای لێ شتەکە بەرەو گرانی بڕۆ ئەگەر برنجە ئەگەر موادی غذایی حتا موادی پۆشین یعنی تۆ جلێ لەبەرێکی مەسلەکەی ئەڵێ ئەوانی کە ئەی کڕی لە ساسی بەکارێنرێ یا خانووی کەیکی لە ساسی لە ساچلی بەکارێنرێ فعلا خەڵکانێکی نازانم ئەمەش لەوە سەر چاوی گرتو کە چاوی برین لە شتە چاوی تێر نابێ شتێکی ئاوایە گینە پێویست ناکات تۆ تەماتاکری 4 کیلۆ بۆ کڕی بامێکری 3 کیلۆ کاکە ئەوەنە بکڕە بە شێوە ژەمە بکات لێنی بانی نەوعی کاکەی وها کەزە ینی بەڕاستی خەڵکە نابێت زۆر هەڵپە بکە و پەلاماری شت با و ئەوە بێ ئەمەژە بێتە سەر بازار شێوێنی شەرتی ئەساسی ئەوەیە کە تۆ ییتە بازار قایمێکی پێش دەکڕی نابێ ئەو شتانە ئەو نە بکڕی کە شتەکان گرانکی لەسەر خەڵک بێ قەزاوی هەیە ئەو نەشتەکرێت پێشش علاگەی بۆی هەڵناگرێ بە خەڵگە لە هەڵێگرێ ئەڵێ وەرە بۆم هەڵگرێ بۆ ناو سیارەکە یعنی بەبێ پێداویستی خۆت شتەکان بکڕ بۆی هەم شتەکان لە بازاڕیش گران نەبێ هەم ئەوشی کە پێویستە بۆی ئەو شتانە کە ئەی کڕی زۆری لێ خراپ نەبێ لە فڕێ بێ. تا چەندە زیادەڕەوی ئەەکەی لە کڕینی پێداویستەکانی ڕۆژانەتە؟ پێداویستی ڕۆژانە چەند جۆرێکی هەیە بابەتی خواردنمان هەیە بابەتی پێداویستی جلوبەرگ هەیە بابەتی وردەکاری ناوماڵ هەیە هەتا حەد ئیمکان هەوڵێم دەست پێوە بگرم مۆزوعەکە ڕەزیلی نییە تێگەی بەڵام ئەوەنە شت ئەکڕم کە بەکاری بێنم خەڵکی خۆمان زۆر باشە بەعزە شتێ لەبەر چاوە بگرێ من زۆرشتم پێ ناخۆشە من خۆم خواردن دروست دەکەم بە سیفاتی خواردن دروستەکە زۆرکەرە کە یەکی خواردنەکەی لەبەر ئەمێنێتەوە من ئەسم پێ ئەڵێ مەڵم بەدڵە نەبوو یا نەو خوارد یا هۆکارەکەی چییە زۆر کەسێ مع الأسف خواردنی لەبەر ئەمێنێتەوە تێگەی زۆر جوانە تۆ بەپێی قیاسی خۆت لەسەر مێزەکە خواردن ڕاکێشی ئەمانە بخۆی خراپی نەکەی تێگەی پێداویستی جلوبەرگ شتێکە خەڵگێ ساداژی خەڵگێ لوکسوزەژی تێگەی و گیرفانیش قەرارەیە ئەگەر گیرفانیشی مساعد بێ بۆ ئەوەی کە تۆ هەموو پارچەکان کڕی خۆش ئەوەیە ئەم زانێ کەیکڕی بەکاری بێنی ئەگەر بەکاری نایانی دایمەنێ لە کەنتۆرەکەیە بۆی تۆز لێی بە بەڕاستی تێگەی زۆر خۆشە لە هەموو مەجالەکانە بزانی ئەم پرەپارەی کە ئەمڕۆ پێێتە لەوانەیە دوڕۆژی کە پێو نەبێت ئەم پرەپارەی ئەمڕۆ پێێتە لەوانەیە زۆرفێ بێتە بێژە پێویستی بەم پرەپارەیە بێت جا لەبەرەوە زەرورە لە هەموو لایەنەکانە ئاگاو لێ بێت لە جلوبەرگە لە خواردنە لە پێداویستی ناماڵە گونا هەتۆ بەعزە شتێک بۆ ماڵەوە ئەکڕی تۆ بەشی هەفتەیەک ئەچی بەشی مانگەکڕی ئەمە نەبکڕە کە ئیسپادی لێ بکەیت لە ڕاستیە بە هیچ شێوەیەک زیاد ڕەوی ناکەم ئەوەی کە بمەوێ ئەوەی کە پێویستمە زۆربەی زۆری کاتەکان من لەسەر لیستێک نووسم بازاڕیش بە هەموو کاتێک ناچم بۆ بازار کە ئەچم بۆ بازار ئەو شتەی پێویستمە ئەوە ئەکرم و یەمەوە ئەوە نییە بچم دوکانە و دوکان بکەم ئەم دوکان ئەو دوکان بزانم ئەم بچەنە ئەو بچ حەزم لەو شتە نیە یەکسەر یەک دوکانەکەم ئەوەی شتەکەی خۆم زەرورە
ئەو ئایکرم و ئەمەوە تەواو من پیاگەم لەسەر موچە تەنزیمی ژیانی خۆم کردەوە ئیسرافیش قەت بە شتێکی باش نازانم و شتێکی باش نییە و خراپە هیچ کاتە بووە زیادەڕەویت کرد بێت لە کڕینی پێداویستیەکە هەست کرد بێ هەڵەیەکت هەیە لەوەی کە پارەیەکی زۆرت خەرج کردووە لە هەمان کاتە پێداویستێکی سادە و ساکارت کڕیوە پارێکی زۆرت پێیاوە کە ڕەنگە شایانی ئەوە نەبێت کە تۆ پارێکی زۆرت خەرج کردووە لە بەرامبەریە پێم ماوە هەمووشمان کردومانە بەڵام لە هەموو شتێک تەجربە و فێر بووین کە ئیسا بە حکمی ئەمڕۆ و ژیانی ئەمڕۆ قورسایی ئەمڕۆ تەنزیمی ناڵم هەمووی بەس کۆمەڵە تەنزیماتی ژیانی خۆمان کردووە و ڕۆژانە و ژیانی ڕۆژانی خۆمان و ئیسراف لەگەڵ ئیسرافانیم سپاس بۆ ئەو بەڕێزانەی کە بەشداریان کرد لە ئەم ڕاپرسیەیە دکتور خالید ئەو بەشدار بۆ ئازیزانە کۆمەڵی خاڵی زۆر زۆر جوانیان باس کرد یەکێک لە خاڵەکان هەر یەکێک لە شەفە ئازیزەکان بوو کە باسی لاوە کردوێتی کە لای ئێمە ئەم ئەقلیەتە هەیە بەداخەوە کە تۆ خواردنێک ئەهێنێ زیاد لە ئاستی پێویستی خۆی یاخود بۆ نمونە شتێک لە ئاستی پێویستیانە زیاتر لەوە ئەکرێت ڕاستە باڵێ ئێستا ئەوە نمونەیەکە نمونەی لە بوارەکانی تریشا هەیە بۆ نمونە چەند قەدجلی هەیە ئەچێت هێشتا هەرجل ئەدورێ ئەم نمونە زۆرمان هەیە ئەوەی کە ئێمە فەرهەنگێک و ئەقلیەتێکی ئابوووریانە خەرجکردن بێتە ناومانەوە بەڕاستی پێویستی بەچی هەیە ئەکرێت لە کۆمەڵگای خۆمانایمە فەرهەنگێکی وا دروستکەین تەسەورەکەم بە پێ ڕژێکە لە خزمەتی جەنەتان وتم ینی 180 خەڵک تا ڕادێکی زۆر داهاتیان سنووردارە یعنی ئەم بابەتیان ڕاگرتووە ئەو هاوسەنگیە لە نێوان حەز و ڕەغبای خۆی ئینسان حەزەکە کۆمەڵێک شت بکڕێ لەگەڵ ئەوەی کە ئیمکانیەتەکەی بەشی ئەوە ناکە تا ڕادێکی زۆر ئەوە ڕاگیراوە بە تایبەت یعنی ئەکرێمە باسی دوای 2014 بکەین دوایەوەی کە قەیرانی دارایی ئەگەر بە تابەت باسی یاریمی کوردستان بکەین قەیرانی دارایی و هاتنی داعش و کۆمەڵێک شتی تر کەوایان کرد پارە پەیداکردن ئاسایی نەبێ وەکو جاران ئەوە خاڵێکی زۆر گرنگە اینجا ئەو خاڵانەی کە ئەو بەڕێزانە باسییان کرد بەڕاستی لە ڕاپرسیەکە هەندێک شت هەیە یعنی بنمونە من دێم بەراورد ئەەکەمەوە ئەو کاتێک کە پێویستە من وەکو مامۆستای زانکۆ تەرخانی بکەم بۆ یاخود توێژەر چوون بۆ ئەو شوێنە بۆ ئەو دوکانە بکڕم چەندێک لە کاتم ئەبات ئایا بچم ئەمڕۆ بچم و بەیانی بچم و دوو بەیانی بچم و هەموو ڕۆژێک بچم بۆ کڕینی نیو کیلۆ تەماتە یاخود کیلۆیەک تەماتە یاخودین لەبەرەوەی من ئەو کاتێک کە من پێویستیم پێە بۆ ئەوی تەرخانی بکەم بۆ توێژینەوە بۆ خوێندن زۆر گرنگترە لەوەی کە بچم هەموو ڕۆژێک ئەو بابەتە دووبارە بکەمەوە ئەوە خاڵێکی زۆر گرنگە یعنی ئەو بەڕێزانە کە وا باسەکان زۆر ڕاستە بەڵام لەوانەیە بۆ ئەو کەسانەی کە کاتی زیاتریان لەبەردەست بێت ئەو بابەتانە بکەن ئەمە خاڵێکی تر دکتۆر ئەمە کەسێکی دوکاندار بێت لەسەر ڕێگە ئەڕواتەوە ئەوە ویستم خاڵی دۆمەوە کە فەرموتان جەنابتان ئەگەر من ماڵەکەم نزیک بێ لە بازارەکان و سعری دوکانوینەکان ئاسایی بێ مەقبول بێ نەک بنمونە لەناو بازار لە لای محکەمی کۆن بنمونە شت بە 1000 دینار بێ لە گەڕک 2000 دینار بێ دوو ئەوەندە بێ ئەوە زۆرە بۆی من ناچارە بم لە بەرەوەی داهاتەکەم سنووردارە بە شێوەیەک لە شێوەکان بچم بۆ بازارەکان لە زیاتیەوەی کیلۆیەک دوان بکڕم بۆ ئەوەی دوای 3 ڕۆژی تر پێویستیم بۆ بێ بچم بۆ بازار دوای 4 ڕۆژی تر کە لە کاتەکەش پاشەکەوتمان کرد دەم خۆش ئەوەش زۆر گرنگە لە کاتەکەش پاشەکەوتم کردووە و ئەتوانم استفادە لێ بکەم بۆ ئەنجامدانی کۆمەڵێک ئیش و کاروباری تر کە ئێستا زۆرینەی ئەو کەسانی کە بەڕاستی لە کوردستانی خۆمانە لە عێراقیشن ئەتوانم بڵێم زۆرینەیان ئەگەر ڕێژەکە زۆر ورد بم زۆرینەیان دووکاریان هەیە بەیانیان و ئێواران واتە ئەو کاتە لە بەردەستیان نییە بچن ئەم بە تەرخانی بکەن بۆ چوون بۆ بازار خاڵێکی تری خاڵی سێم هەیە کە ئەوەش زۆر گرنگە بەڕاستی یعنی ئەو سعرانەی کە دائەنرێن لە گەڕەکەکان لە شوێنان مافی دوکاندارە خۆی سیارەیەکی هەیە ئەچێ سەوزە و میوەجات و بابەتەکان لە ئەلوای هێنێ مافی خۆیە کە کێچووی ئەو گواستنەوە ئەو نەقڵاب خاتە سەر ئەو بابەتەنەکە ئەیفرۆشێ جگەلەوە ئەبێ ڕێژێکیش قازانج بکات
باش ئەو بابەتەن هەمووی کۆ بکاتەوە کە مافی خۆیەتی ئەو بکات فعلەن کە بەراوردی ئەکاتەوە کڕیار بەراوردی ئەکاتەوە بەوەی کە لە بازاری وەکوتمان بازاری محکمەی کۆنە و شوێنانە کە نرخەکان زۆر گونجاوترن چی بکە ئینسان ئەبێت بەڕاستی لێرە هاوسەنگیەک ڕابگرێت لە نێوان پێداویستەکان چوونی زۆر بۆ بازار یان کەمتر بچێت بۆ بازار لە گەڕەکەکان دوکانێک هەیە هاوشێوەی ئەوەی کە لە ئەلوەکان ئەفرۆشرێت نرخێکی نزیک بێ لە ئەوە بەڕاستی ئەمەش داواکاریە کە ئەکرێمە لە ڕێگەی کەناڵە بەڕێزەکە بەڕێستەوە پێشکەشی بکەین کە یەک دوکان یاخود دوو دوکان یاخود زیاتر هەبێت بۆ فرۆشتنی ئەو بابەتانە کە نرخەکانی نزیک بێ لە نرخی کۆ جوملا بۆ ئەوەی وا بکە کڕیاری زیاتری هەبێ خودی دوکانەکە کە کڕیاری زیاتری هەبوو ڕاست بە قازانجێکی کەمتر بەڵام کە کەڕەت کڕیارێکی زیاتری ئەکا لە ئەخیرەوە بینی لە کۆتایی ڕۆژ بینی پارێکی زیاتری دەستکەوتووە قازانجێکی زیاتری دەستکەوتووە لە هەمان کات بۆ کڕیاریش هەلێکی زیاتری پێ ئەبەخشێ کە لە نزیکەوە نزیکترین شوێنەکە لە ماڵەکەی نزیکە لە گەڕەکەەکە نزیکە بچێ شتەکان بکڕێت کاتێک ئەگەڕێنێتەوە بۆ ئەو کڕیارە ئەمانە هەمووی سوودی تایە بەڵام بەداخەوە لە گەڕەکەکان ئەم بابەتانە زۆر کەمە باشە دکتۆر یەکێکتر لە پرسیاری ئەو ئاوڵاتیانە ینی باسییان لەوە کرد کە وڵاتانی کە کەلتورێکی زۆر جوانیان هەیە ینی لای خۆمان لەوانەیە زۆر جار بەداخەوە بڵێ عیبە من ئەگەر عەلاقەی هەڵگرم بیبەرێک تەماتەیەک خەیارێک بەشی ئەو ڕۆژەی خۆم بەپێی خێزانەکەم بیهێنمەوە هۆی بەڕێزیش ئاماژۆپیا ڕاستە لەوانەیە بەپێی پەروبوومەکانیش چیلۆکان فەرق کات بۆ نمونە چ بەرهەمێکیان زوو خراپە بێت چ بەرەمێکیشان ئەمێنێتەوە بووی کاتی تۆ زۆر ئەتوانم تۆزێک زیاتر بکڕم تۆزێ زیاتر بکڕی تا چەند ئێمە هەوڵ بین ئەو کەلتورە دروستکەین یعنی ئەچین بۆ مارکێتەکەی چێکە بەپێی پێویستی خۆ بە ئەو بەروبوومە خواردنەکان کەەوە کە زەروری ڕۆژانن کابێ هەبێ لە ماڵەکانە ئەمە بکڕی خۆی بە تاکید ئێستا بەڕێزانە کە سەردانی ئەوروپایان کردووە زۆر بە ئاسایی ئەوەی کە جەنابتان فەرمونون تەطبیقی ئەەکەن زۆر ڕاستان یعنی کە چ لەوانەیە بچێت دوو پرتقال بکڕێ یاخود 4 دانە 3 دانە بکڕێ پیاز دانەیەک 2 دانە 3 دانە بیبەرە دانەیەک 2 دانە 3 دانە ئەمە کلتورێکی زۆر ڕاستە بەڵام وەکو عەرزی جەنابتانم کرد یعنی ئەم کلتورە زۆر ڕاستە ئابووریانەیە نەک ڕزی لە پارە خەرج ناکاتین نە ئابووریانەیە زۆر ڕاستە لەبەر ئەوەی دیناری شیاو لە شوێنی شیاو بۆ بابەتی شیاو بۆ مەبەستی شیاو ئەبێ خەرج بکرێت بەڵام لێرە وەکو عەرزی جەنابتانم کرد ئیمە لێرە ئەو تێچووی هاتشۆکردنەکە ئیتر بە پێش بێ بچێ بۆ ئەو شوێنە ئەگەر نزیک بێ وەکوتمان هەڵبەت کە نزیک و لە گەڕک بوو ئەکید نرخەکەی زیاتر لە شوێنێکیت لە بازارەکان ئەو شوێنەی کە بە کۆ شت ئەفرۆشن یاخود کڕیاری زۆرتر هەیە لەو شوێنانە لە گەڕک بە تاکید کڕیارەکە کەمترە ئەمەش خودی ئەمە بازارەکان ئەبێ ڕێک بخرێن جگە لەوەی کە فەرمووتان جەنابتان ئەو شێوازە لە کولتورە شێوازێکی زۆر پێشکەوتووە لە هەڵسوکەوت و لە ڕفتار بۆ بەکاربەر بۆ کڕیار لە هەمان کات ئەبێ ئەم بابەتەشمان هەبێ ڕێخستنی دوکانەکان ئەو بابەتانەی کە ئەفرۆشرێن لە دوکانەکان مۆڵەتدان بە دوکانەکان بە نمونە دوکانی بۆ سەوزە و میوەجات گریمان لە گەڕەکەەکە ئەبێ 5 دانە هەبێت لەوە زیاتر نەبێ ئەو ڕووبەرەکە دروست کراوە بۆ دوکانێک بدرێ ئەو هەلە ببەخشرێت بە چالاکیەکی تر بە بوارێکی تر ئەوەش زۆر گرنگە بۆ ڕێکخستنی ژیان و کەمکردنی تێچووی معیشت بەگشتی زۆر باش دکتۆر مادام باسی خەرجکردنی ئابووریانەمان کرد ئێمە هەندێک جارە بنین کاتێ وەرز ئەگۆڕێ کۆمەڵک لە کەلوپەلەکان بەتابەت لە جلەکانە داشکاندنی پێوە دیارە بێت بۆ نمونە قەمسەڵێک کە لە لوتکەی سەرمایە فرۆشتەوە بە 800,000 لانەیە لە کاتێکە کەیتر کۆی بکەنەوە دوکان کەلوپەلە و جلەکان لانەیە تەنانەت بە 40,000 تۆ دەتوانی بیکڕێت کە مۆدێلەکەشی لەوانەیە بەسەر بچێت لەوانەیە بەڵام هەنێکە ساڵی داهاتوو توانم بەکاری بهێنم لای وایە ئابووریانەیە ئەگەر تەنانەت پێویستیشی نەبێت لەو کاتە پارێکی پێبا یاخود بۆ نمونە بینین لە پڕە کەوتۆ بەسەر تەماتە سنووقەیە بە 3,000 لە ماڵشەوە پێویست نیە ئەڵێ ئەی بەمە قەینا مادام نرخەکەی زۆرکە دەبینی خۆی دراوسەکان داوەسیەکەن ئەوەش هەنێک جار ئەڵێ خەمە فریزەرەکەەوە دکتۆر ئەم شێوازی خەرجکردنانە ئەوەی کە کۆمەڵک ئۆفێر دێتە بەردەمت داشکاندنەکان ئەمە ئایا ئابووریانەیە؟ خۆی ئێمە بێ شتێک بزانین کە ساڵ بە ساڵ دانیشتوان لەسەر زەوی ئیتر طبعا ئێمەش لەسەر ئەم زەویین کوردستان و عێراقینانە دانیشتوان زیادەکە واتە خواست زیادەکە ئاستی نرخ ئەبینین کە ساڵ بە ساڵ زیادەکە بمانەوێ نەمانەوێت لەبەرەوەی خواست زیادەکە نرخی زیادەکە ئەو جگە لە بابەتە سیاسیەکان کە ئێمە خۆمان لە ناوچەیەکین بەداخەوە
ئیتر دەوروبەرمان تورکیا و ئێران و سووریا و ئاژاوە و کێشەوینی تایە ئەوە شەڕی دوو وڵاتی کاریگەرن لەسەر نەخشەی خواردەمەنی کە رووسیا و ئۆکراین و کۆمەڵێکشتی تریشەیە نرخی نەوتەکە کە وڵاتەکەمان ناسرااو بنەوت ئەمانە هەمووی لە زیادبوونن واتە ئەو هاوڵاتیە کە بیرەکاتەوە ئەو قەمسەڵەیە بکڕێ ئەم شتانە بکە ڕەچاوی ئەم بابەتەنی کردووە ئەزانێ ئەم شتێک کە ئەم ساڵ بە 40,000 بیکڕێ شتێکی جوان و سەردەمیانەیە لەوانەیە وەکوتمان ئەوەندە گوێ نەدات بە مۆدلەکەی بەسەرە چێ ساڵی داهاتوو لەبەرەوە ئەسڵن ئەو بەلایەوە گرنگ نییە داهاتەکەی سنووردارە وەکو ئەرزی جەنابتانم کرد لێرە ئەیکڕێ بە 40,000 لە جاتی ئەوەی کە ئەو تەڵام پێشبینیە کە وەکو ئەرزی جەنابتانم کرد ساڵی داهاتوو ئەم قەمسەڵەیە لەوانەیە بە 60,000 دەستی ناکەوێت واتە ئەو 30,000 دینارە لە کۆی 500,000 دینارەکەی کە ماگانە دەستی ئەکەوێت لە موچەیە ئیترار شتێکی تر بێ ئەو 30,000 دینارە بەڕاستی ڕێژەیە لەو بڕەپارەیە بۆیە ئەوە فعلەن ئەوە هەسوکەوت یاخود ڕفتارێکی ئابوووریانەیە ئەیکات بە تایبەت کە بیر ناکاتەوە گوێ نادێت بە مۆدل ئەگین ئەگەر گوێ بدا بە مۆدلەکە چۆن ئەو دوکانە کاڵێ با ئەم شتە بفرۆشترێت و لەسەر قازانج لەسەر خۆی ماوە بنمونە زۆرینە بابەتەکان ئەڵێ مۆدلەکەی بەسەرە چێ لەوانەیە ساڵی داهاتوو کڕیارم دەست نەکەوێ ئەگەر ئەوش کڕیارەکەش وای بیر بکاتەوە لە بابەتەکە نایکڕێ بەڵام لەبەرەوەی مەداهاتەکەمان سنووردارە پێشبینیەکەی نرخ زیاد بکە ئەو بابەتە دەستمان نەکەوێ وەکوەوەی کە ئەمساڵ دەستمان نەکەوێ ساڵی داهاتوو ئەو بڕەپارەیە لەوانەیە چەند 30,000 دیناری کۆ بکەمەوە ئەم مانگ و مانگی داهاتوو مانگی دوای ئەوە بێتە 150,000 دینارتر ئەو کاتاچم کیلۆیەک هەڵوژێ پێکردم زۆر باشە کەواتە لە هەر لای هەڵوژەکەت بینەوە 250,000 بێ بە کیلوێ بەڵام دکتۆر زۆر کاتیش بە پێی وەرزەکان بەروبوومەکانیش ئاڵ و گۆڕی پێ بەروبوومەکان گۆڕانکاری بەسەرایە لە وەرزێکا بەروبوومێک زۆرە زۆر کەسێ ئێمە لە ڕابردووە زانین بە تایبەتی خانمەکان ڕێژەیەکی زۆر پیاوەکە تەماتەی بووە نایەوە بەڵام خەسار نابوو چەندی بیستایی کرد بە دۆشاو یاخود ئەی کرد دەفری زەرفەوە هەڵیەگر لە ئامێرە ساردکەرەوەکانە ئەمە خەسار نابوو چکە لە وەرزەکانی کیا بەکارێنە نەکەر ئەوە بامێ وشکە کرایەوە کۆمەڵە خواردنی گەڵامێ و هەڵە گیرە یعنی ئەمانە سوودی لێ بینرایەوە بەڵام لە ئێستا ئەبینین ئێمە ئەو لە وەرزی کە هەمانە وەکو سەحراماژەی پێیاس نوقێ تەماتێنێتەوە زۆر کات بەخوا ناشیا بە دراوسێکانی دکتۆر وەختێ ئۆیلی بەکارێنێت وەختی سێرەکان ژێرەوەی هەمووی تەماتەکە خراپ بووە کەمە زەرەرێکی زۆرەکە چۆن ئێمە بتوانین ئەو بەروبوومانەی کە هەیە لە وەرزێکە و نرخێکی کەمیشی هەیە بتوانین هەڵی گرین و بۆ نرخەکەمەش ئەمەش لە ڕووی ئابووری و جاری کەس خۆ بەتەکیدەوە کە فەرمووتان بەڕێستان بەداخەوە کە ڕابردوو بوو ئەو زۆر کەم ینی بەڕاستی بەردەوام من لەسەری بۆیە یان ئەوە بکەین بگەڕێنەوە بۆ ئەو دابوونەریتە جوانەی پێشینەکان ئەو بەڕێزانە ئەیان کرد کە سوودی بۆ تەندروستی جگەلەوە وەکو بابەتی مادیش زۆر بوو بۆ تەندروستی زۆر باش لەبەر ئەوەی لەبەرچاو خۆ جەناب شتەکانت ئەکرد و ئامادە دەکرد وشک دەکرد بۆ ساڵی داهاتوو یاخود بۆ وەرزێکی تر بنمونە ئێستا ئەوەی ئەگوزەرێ ئێستا هەمووی لەناو قوتووە هەمووی پڕە لە ماوەدی حافظا بۆ تەندروستی زۆر خراپە دوور بێ لە هەمووان لە بینەرە عزیزەکان لە ئێوە بەڕێزیش ڕێژەی توشبوان بەینی شێرپەنجە و سەرەتان زیادی کردووە ئەمانە هەمووی دەرەنجامی ئەوانن بەڕاستی بۆیە لێرە بە تەکید ئەو دابوونەریتە جوانەی کە پێشینەکان ئەیان کردووە ئێستاش ینی بەڕاستی منیش خۆشم حەزەکەم ینی بەردەوام بین لەسەر ئەو بابەتە وەکو مەبەسم وەکو خێزان ئیتر بەداخەوە نەماوە لێکە دکتۆر خانمەکان تااقەتیان نەماوە بەڕاستی ئەمە شتێکی زۆر ڕاستە ئەمە حقیقەتێکە ئەڵێ من کە بچم بنمونە قوتوێکی دۆشاوی تەماتە بکڕم بە 2,500 دینار لەکوێ من خۆم ماندوو بکەم لەوانەیە بای 2,500 دینارەکە دوای ئەو هەموو ماندوو بوونە ئەوەندەم دەست نەکەوێت بەڵام بیریە چێکە ئەو بابەتە بابەتی تەندروستیەکەی زۆر گرنگترە لە خودی ئەو ماندوو بوونە یەک دوو جوڵاندنی دەست و هاتسۆکردنەوە شانش بۆ گرنگی بە بەروبوو بیناخۆی یەترێ بەتەکید ئەوە شتێکی زۆر باشە ئیتر ئەو دیمەنە کە ئەمان بینی پار و پێرار
کە بەداخەوە جوتیارە ئازیزەکانمان تەماتەکانیان خستە سەر جادەوە ئەو سنووق خەیاریان ڕۆشت ئەو نابینین دکتۆر بەخواڵانەی هەندێک جار خاتونەکان لەبەر بێکاتی پەنابەرنەبەر بێکاتیش ئەوە خاڵێکی زۆریش ئەبینی ئێستا بەتایبەت ئەم یوتیوب و ئینتەرنێتۆمانە وای کردو زۆرێک لە بەرهەمەکانی تریش هەرتەنانەت فرێزەکە زۆر ڕاستە دکتۆر باوینە سەرم بابەتی کە لایەنی دەرونی تاک تا چەند دەورە بینێ ئێستا بۆ نمونە ئەچیتە بازاڕ یەک دنیا ئەبینی بۆ نمونە قماشی تازی ڕەنگا و ڕەنگ هاتووە لەگەڵ هاوڕێکەتدا لەگەڵ هاوڕێکەتە دانیشیت ئەڵێ چوومەتە بازار فڵان شتم کڕیوە ئەچیتە ناو ئینتەرنێت یەک دنیا ئۆفێریان داناوە بەبەردەوامی خەریکە باسی داشکاندن و بەرهەمی تازە و کلپەی تازاکرێ لایەنی دەرونی تاک تا چەند لەم نێوەندا ئەتوانێت خۆی بگرێ یان تا چەند وەسوەسا بە بەڕاستی خۆی هەر پێناسەی زانستی ئابووری هەڵدانە چۆنیەتی هەڵدان بۆ چۆنیەتی پڕکردنەوەی پێداویستەکانی مرۆڤی جنابتەن ئەزان کە خاڵە زۆر سەرەکیەکە کە ئەی جوڵێنێ بۆ کڕینی شتومەک لاینی دەرونی حەزکردن لە بابەتەکانە ئەوەی کە فەرموتان جنابتەن زۆر ڕاستە لە فەیسبووکە لە تۆڕە کۆمەڵایەتەکان لە تەلڤیزیۆن و لە شوێنانی تر ئەم هەوڵدانە بۆ دوکانداران بۆ خستنە ڕووی شتومەک بۆ ئەوەی کڕیاری بۆ خۆی پەیدا بکات ئەوە خاڵێکی زۆر ئاساییە لە بابەتی بە بازارکردن و تەسویقکردنە بەڵام لێرە ئەوەی کە مهمە بگرن و سەر بابەتی سەرەکیەکە تا چ ڕادێک ئێمە توانین خۆمان بگرینەوە لەو بابەتە نازەروریاتانی کە هەیە ئیتر بۆ ئەم ساڵ لە ساڵی ڕابردووە تا ئەم ساڵ ئێمە پارەمان جا کردوێتە بۆ کڕینی ئەو جۆرە قوماش و جلو بەرگە بۆ ئەم ساڵ بۆ نەورۆزە بۆ جەژنە بۆ بۆنێکی ترە بنمونە ئەوە زۆر زەرورە دیسان ئەوەی کە فەرموتان جنابتان بابەتی دەرونی کە کۆنتترۆڵی سەرەکی هەرس و کەوتی کڕیارەکە لە کڕینی شتومەک لەگەڵ توانای کڕین تەبان ڕغبەتەکە و حەز و ئارزوۆکایە لە لاینی دەرونیەوە کە بۆی دروستە بێت و خۆی پێویستی بە کڕینە لەگەڵ توانای کڕین ئەو توانای کڕینە بەداخەوە وتمان زۆر سنووردارە لە عێراق و لە کوردستان و لە هەندێک لە وڵاتانی کە ئیدارەکردنی ئەو سەروەت و سامانە لە ئاستی پێویست نییە بۆ ئەوەی پارە بەشی هەمووان بکات یعنی ئێستا بنمونە عێراق بینن جەنابتان وڵاتێکی زۆر دەوڵەمەنە کاریگەر لەسەر نەخشەی وزا لە نەوت ئەوانە بەڵام ئەبینی لەگەڵ ئەوەشا یەک لەسەر چواری هاوڵاتیان لە ژێر هێڵی هەژارین بەڕاستی بەوەی گەندەڵیەکەی کە هەیە لە ئیدارەکردنی سەرۆت و سامانی عێراق بۆی لێرە ئەوەی کە زۆر گەنگە ئیمە وەکو خۆمان وەکو تاک چۆن هەوڵ بدەین ئەو بڕەپارەی کە کەمە سنووردارە بۆ خۆمان حازر بکەین بۆ جەژنی نەورۆز بۆ جەژنی ڕەمەزان بۆ بۆنەکانی تر خۆمان حازر بکەین کە بەشێکی لە پارەکە جیا بکەینەوە بۆ ئەو بابەتانە بۆ ئەوەی کە میوان سەردانیمان بکات یعنی کۆمەڵک شت هەیەکە لە ئەگەر ناوی بنین تۆماری خەرجیەکانی خێزان بوون و وجودی جێگیری هەمیشەیی هەیە ئەوانە ئەبێ وا ڕای بژین ئەو ڕەنکاری بەسەرانەیە ببوورە دکتۆر بەهۆی ئەم بارودۆخەی کە لە ماوەی ڕابردووە دۆلار بەرامبەر دینار چەند بەرز بۆ ینی هەر لە یەکێک لەو هاوڵاتی بەڕێزانەوەتی من بە پێی موچەکەم مامەڵاکەم یعنی تر موچەکەی چەند بێ ئاوا دابەشی کرۆ بە ڕۆژانە بەڵام ێستا لەوانەیە موچەکەی وەکو پێشووتر نەبوو بێت کە دۆلار بەرز بوو زۆرینە شتەکانمان هاوردە ئەکرێت لە دەرەوەداکرێنجە زۆر کەسیشمانەیە لە پەناشتە پێداویستیەکان لەم سیتیانە شوقەی کڕیوە لەوانەیە ئەوان بە دۆلار پارەکە لێوە بکرن کەەوە گرفتێکی زۆر گەورە بوو کەواتە چەند گرنگە تۆ مانگانە ئەبدێتت هەبێت لەو پلانەی کە هاتە داوناوە یعنی زۆر جارێت بینێسا ئەگەر بە نمونێ بێنیتەوە تۆ خێزانێکی 4 نەفەری بێگە لە هەفتەیەکە 2 ڕۆژ بچی بۆ ڕێستۆرانتێ لەوانەیە کەمی بکەیتەوە بیکەی بە جارێک یعنی چەند گرنگە بەپێی بارودۆخ و هەڵکشان و دابەزانین پارەکە تۆ مامەڵە بکەیت خۆی ئەگەر باسی ئەوەی کە فەرموتان جەنابتەن کە بابەتێکی سەرەکیە ئەو کەسانی کە کڕیاری شوقەکانن ئێستا خاون پرۆژەکان بەڕاستی بە ژیرانە تەعاملیان کردووە لەگەڵ بابەتەکە لەگەڵ داواکاری حکوومەتیش کە هەستاون بەوەی کە یعنی بەڕاستی شتێکی زۆر باشەوە ژیرانەیە کە گۆڕینەوەی دینار بە دۆلار بۆ قستەکان بە سەری ڕسمی کردویانە بۆ ژیرانەیە لەبەرەوەی ئەگەر وا نەکات حتمما پێدانی قستەکان دوا ئەکەون لەبەر ئەوەی وەکو جەنابتە فەرموتان ئەو بڕەپارێکە من دەسمەکەوی بۆ بچم قستی فلان مانگ بدەم بنمونە ئەو بڕەپارە پێویست ناکە لەبەرەوەی من وەکووتمان کۆمەڵێک پێداویستی ترم هەیە هی ڕۆژانە و ژیانی ئاسایی خۆم ئیتر لەوانەیە ئەم مانگەکە کاتی پێدانی قستەکەی بیخەمە مانگێکی تر ئەو کاتە ئەو زەرمەند دەبێت چییە کە ئەڵێ لە جاتی ئەوەی کە وا من
خۆی تووشی ئەو زەرر و زیانە ببێکە خەڵک کەمترە چەند قست بدەن چیەکە ڕایەگەێنێ کە سعری گۆڕینەوەی دینار بە دۆلاری ئەمریکی بە سعرێکی ڕسمیە بێ ئەمە شتێکی زۆر گرنگە بۆیە جگە لەوەی کە باسم کرد لە خزمەتی جەنابتان زۆرینەی شتەکان ئیمە لە دەرەوە هاوردە ئەکرێن بەداخەوە کە هاوردە کران چیە بێت ئمە پێویستی ڕۆژانەمان ئەبێ بە دۆلاری ئەمریکی بۆ ئەو بابەتە باشە کە دۆلاری ئەمریکی پێویستی خەڵک پێویستی پێ ڕۆژانە منیش بنمونە لە نووسنگەکانم یاخود لەو شوێنانم کە دۆلار ئەفرۆشم سوور ئەزانم بانکی ناوەندی لەگەڵ با بڵێ وەزارەتی خزانەی فیدراڵی ئەمریکی کە ڕێککەوتون کۆمەڵێک ئیجراعاتی توندیان گرتوتە بەر بۆەوەی دۆلار نەخرێتە بازار بە ئاسایی و ئاودی بکرێت بۆ ئێران بنمونە لێرە چیە بێ لێرە ئەوە بێ کە من وەکو فرۆشیاری دۆلار لە کەرتی تایبەت ئەزانم ئەو کەسێک کە هاتووە بۆ کڕینی دۆلار لە شوێنە ڕسمیەکان دەستی نەکەوتووە بە گرانتر ئیفرۆشم سوور ئەزانم کە پێویستی بە دۆلارە کە ئەوش دۆلاری بە گرانتر کڕی کە ئەچێ بۆ بازارەکان بۆ شوێنان بۆ وڵاتان شت بهێنێ بە تەکید کە شتەکان ئەکرد و دێتەوە با بڵێن ئیفرۆشێتەوە لە بازارەکانی هەرێم و لە عێراق بارزان نایگۆڕێتەوە دۆلارەکە بە دینار یاخود ئەو بابەتەنێکە کڕوێتی بە گرانتر ئەیفرۆشێ دیسان ئەم بابەتە وەکو قورسیەکەوێتە سەرشانی دوا کەس کە کڕیارە هاوڵاتیە زۆر دەستەکانە خۆش